بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەش یەکەمی بەرنامەکەماندا بە میوانداری عەلی قادری سەرۆک بەرپرسی ئۆفیسی هەولێری کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان باز لە مەسەلەی تۆماری بایۆمەتری دەکەین. هەروە لە بەشی دووەمدا باز لە کۆبوونەوەی پەرلەمانی عێراق بۆ پرسی سەرنەوەی متمانە لە هۆشەر زێباری وەزیری دارایی دەکەین. لە سەرەتادا راپۆرتێک دەبین لە بەش یەکەم، دواتر درێژە بە پرسەکەمان بدەین. عێراق بە مەبەستی لابردنی ناوی قسەی تۆماری بە هەرچەندەوە ئەم مانگە دوبارە سڵاوتان لەبێت بەڕێزان. بەڕێز کاک عەلی قادری زۆر سوپاس بۆ بەشداریت لە بەرنامەکەماندا. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین باخی مەسەلەی کارتی بایۆمەتری چییە و چ گرنگێکی بۆ هاوڵاتیە؟ بەڵێ سڵاو بۆ تۆ بۆ بینەرانیش. لە ڕاستیە کارتی بایۆمەتری گرنگی لەوەدایە کە هاوڵاتیان لە ڕۆژی دەنگداندا تەنها ئەو کارتە بەکاردێنن بۆ دەنگدان و ئەو کارتە سەرجەمی زانیاریەکانی کە پێویستن بۆ دەنگدەر لەسەرەتی لەوانە پەنجەمۆری هەردە پەنجەی بە ئەلکترۆنی و هەروەها وێنەی کەسی خۆی ئەو زانیاریانەش کە پێویستە لە ڕۆژی دەنگدان لە داتاکانە کە پێویستە لە تۆمارنامەی ئێمەدا هەبێت. تۆماری بایۆمەتری دوا قۆناغی پێشکەوتنی تۆماری دەنگدەرانی ئێمەیە و قۆناغێکە لەو قۆناغانەی کە ئومێدەوارین وەک راپۆرتەکەتان باسی کرد سەرجەمە و کەم و کوڕانەی ڕابردوو بسڕێتەوە و تۆمارەکە لە هەموو ئەو خەوشانەی کە هەبوو پاک بکاتەوە بە شێوازێک کە جێی متمانەی هەر دەنگدەرێک بێت کە ڕوا بۆ سەر سندوقەکانی دەنگدان و لە هەمان کاتیشدا ئێمە تێئەکۆشین بۆ ئەوەی کە بەم نوێکردنەوەی تۆماری دەنگدەرانە سەرجەم دەنگدەرانی هەرێمی کوردستان و هەولێر بە تایبەتی کە ئێمە ئیشی تیاکەین تۆمار بکەین و هیچ دەنگدەرێک نەمێنێت خۆی تۆمار نەکرد بێت بۆ ئەوەی هیچ کەسێک مافەکانی لە دەست نەدا. بەڵێ زۆر باشە. کەواتەکەی عەلی بە شێوەی من لێرەوە لە ڕێی کەناڵەکەتانەوە بەڵێ زۆر باشە سەبارەت بەوەی کە ئێستاەوەی کە بەڕێز وتت بەڵێ ئەم تۆمباسی گرنگی ئەم تۆماری بایۆمەتری کرد بەڕێزت پێ دوایە ینی بەبێ مەسەرەن ئەم تۆمارە ینی هاوڵاتیان لە هەڵبژاردنەکانی داهاتوو هیچ مافی دەنگدانیان نابێت؟ بەڵێ کە عەلی گوێت لە دەنگی ئێمەیە؟ بەڵێ پرسیارەکەمان لەسەرەوە بوو کە بەڕێزت باسی گرنگی تۆماری بایۆمەتریت کرد کەواتە بەبێ ئەوەی کە هاوڵاتیان بەشداری لەم پرۆسەیەدا بکەن ناتوانن بەشداری لە هەڵبژاردنەکانی داهاتووی عێراقدا بکەن کە لە هەرێمی کوردستان بەڕێوە دەچن؟ دەنگی منەگاتە ئێوە ئێستا؟ بەڵێ فەرموو بەڵێ. ئەگەر بمبوری دەنگمەگات بێتان؟
بەڵێ کە عالی دەنگ باشە گیانە بێگومان یەکێک لە بنەما یاساییەکان ئەوەیە کە دەنگدەر دەبێت لە تۆماری دەنگدەراندا هەبێت و ئەگەر بێت و ناوی لە تۆماری دەنگدەراندا نەبێت ئەو هاوڵاتیە بە دەنگدەر ئەژمار ناکرێت ئەگەر تەمەنیشی گەی بێتە 18 ساڵ چونکە ئەمە بڕگەیەکی یاسایە و یاساڕێکی خستووە بۆیە ئێمەش لەبەر ئەوەی وڵاتیان لەو مافانە بێبەش نەبن بە جدی کارەکەین و هەموو توانەکانمان خستۆتە گەڕ کە سەرجەمی هاوڵاتیان تۆمار بکەین بە تۆماری بایۆمەتری بەو شێوازەی کە ئێستا کاری لەسەرەکەین بۆ مەبەستەش دیارە ئێمە پێویستمان بە هاوبەشەکانمانە لە میدیاکان و هەروەها لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لە پیاوانی ئاینی و لە حیزبە سیاسیەکان کە لە بنەڕەتە دەنگی دەنگدەران بۆ ئەوانە بێن لەگەڵمانە هەڵمەتی خۆت تۆمار بکە و مافی دەنگدانت مسۆگەر بکە بگرینە بەر بۆ ئەوەی سەرجەمی دەنگدەرانی کوردستان لەم قۆناغەی تۆمارکردندا ناویان تۆمار بکەین پەنجەمۆریان وەربگرین کە ئەومان کرد لە ڕۆژی دەنگدانە کەمترین کێشە و گیرروگرفتانە بێ بۆ هاوڵاتیان. بەڵێ هۆکاری چییە کاک عەلی کە تاکو ئێستا بە شێوەیەکی گشتی لە هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان پرۆسەی سەردانیکردنی تۆماری بایۆمەتری لەلایەن هاوڵاتیانەوە سیستەوە لە ئاستی پێویستدا نیە؟ لە ڕاستیدا خەڵکی ئێمە وا ڕاهاتووە کە هەڵبژاردن ئەو کاتەیە کە زۆر نزیکە بێتەوە بەڵام وانە پرۆسەکانی خۆڕێخستن و ئامادەکردن بۆ قۆناغی هەڵبژاردن هەر لە سەرەتایی کۆتایی هەڵبژاردننی یەکەمەوە دەست پێەکە لەوانەیەش تۆماری دەنگدەرانە تۆمارنامەی دەنگدەرانە کە پێویستە وادەیەکی زۆر پێشتر بۆ دەنگدەران ڕێک بخرێت چونکە ئەم تۆمارنامەیە بۆ تۆمارکردنی هەر هاوڵاتیە کاتێکی زۆرتری پێویستە لە شێوازە کۆنەکە لە هەمان کاتیشدا خودی هاوڵاتی ئەبێ خۆی ئامادە بێت واتە لە خێزانێکدا چەند کەس لە ئەندامانی خێزانەکە مافی دەنگدانیان هەبێت تا موالیدی نەوەتونۆ هەموویان پێویستە ئامادە بن ئەو کات بە دەنگدەر ئەژمارەکرێن و تۆمارەکرێن. پێشتر وانە بوو پێشتر کەسێک لە خێزانەکە ئەیتوانی هەموو ئەندامانی خێزانەکە تۆمار بکات بەڵام ئێستا جیاوازە ئێستا دەبێت سەرجەمی ئەندامانی ئەو خێزانە ئامادە بن و یەک پەنجەمۆر بکرێن وێنەیان بگیرێ داتەکانیان بۆ تۆمار بکرێت کەواتە هیچ هاوڵاتیەک ناتوانێت لە جێیەکێکی تر کەسێکی تر تۆمار بکایە خۆی تۆمار بکات لە هەمان کاتیشدا لە جێی کەسێکی نەبوو لە ژیاندا خۆی تۆمارکە ئەگەر بەڵگەکانیشی پێبێ چونکە پێویستی بە پەنجەمۆر و وێنەیە و کەسابێ. بەڵێ زۆر باشە ئەو پرۆسێ کاک عەلی هیچ پەیوەندێکی بە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستانەوە یاخود تەنها ئەو پرۆسێ بۆ ئەوەیە کە کورد لە هەڵبژاردنەکانی داهاتوو هاوڵاتیانی کورد چۆن بەشداری لە هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی عێراق و بڵێن هەڵبژاردنەکانی تری عێراق دەکەن یاخود پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە نییە ئەو پرۆسەیە؟ لە قۆناغی ئێستادا ئەوەی ئێمە کە تێبینیمان کردبێت تاکە تۆمارنامەی دەنگدەران هەبێ ئەم تۆمارنامەیەوە هیچ ئامار و داتایەکی تر لە کوردستان و عێراقدا نییە کە جێگەی ئەم تۆمارنامەیە بگرێتەوە بۆیە پێویستە ئێمە زۆر بە جدی کار بکەین ئەم تۆمارنامەیەکی بێغەش بێت تۆمارنامەیەکی تەواوکاری هەموو تۆمارنامەکانی پێشووتر بێت بێگومان لە هەر پرۆسەیەکە کە کورد بەشدار بێ لە هەڵبژاردنەکان لە عێراق تاکە تۆمارنامە ئەم تۆمارنامەیە بێ کە کاری پێکرێت من ئومێدەواریشم لە کوردستانیش بە هەمان شێوە بۆ ڕاپرسی و بۆ هەڵبژاردنەکانی ئایندا هەمان تۆمارنامە بەکار بهێنرێت چونکە قۆناغێکی پێشکەوتووە و جۆرێک لە ئامادەکاری و خۆئامادەکاری زیاتری دیایە لە هەر تۆمارنامەیەکی تر. بەڵێ زۆر باشە بەس کاک عەلی هۆکارتیە کە ئەو سێ بڵێن پارێزگاکانی هەرێم خراپترینن لەوەی کە لە مەسەلەی تۆمارکردنی بایۆمەتری بۆ نمونە واسط لە ئاستی عێراقدا مەسەلەن یەکەمین پارێزگایە هۆکارەکەی پەیوەندی بە چییە بۆ دۆخە قەیراناویە و پەیوەندی ئاڵۆزی لایەنە سیاسیەکانەوە کە ئێستا هەیە مەسەلەن کە هاوڵاتیان هەرێمی کوردستان کەمتر ڕوو لەو پرسە دەکەن؟
ئێمە لە ڕاستیان نامانەوێت بە دوای هۆکارەکان بگەڕێن بۆی کەسێک یا لایەنێک جێتێک تاوانبار بکەین. بەڵام ئەوەی گرنگە ئەوەیە کە ئەمڕۆ حکوومەتی هەرێم بڕیاری داوە کە لە هیچ فەرمانگەیەکی حکوومەتی هەرێمدا مامەڵەی هاوڵاتیان ڕایی نەکرێت ئەگەر پسوڵەی خۆتۆمارکردنی پێنەبێت و هەروەها سەرجەم موسسات و دامودەستگاکانی حکوومەت هاماهەنگن لەو بوارەوە و لە هەمان کاتیشدا هاوڵاتیانیش زیاتر بە ئاگا هاتوونەتەوە. ئێستا ڕوون لە ناوەندەکانی تۆمارەکەن زیاتر پەرۆشن تێگەیشتون بەوەی کە خۆتۆمارکردن قازانجێک یا سوودێکی ئایندەی گەورەیە بێ بۆ ئارامی و خۆشگوزەرانی خەڵکی کوردستان. ئەگەر هەڵبژاردنێک ئەنجام بدرێت ئاکامەکەی بەو شێوازە ئەبێت کە ویستی تاکی هاوڵاتیایە. بەڵێ زۆر باشە. تا چەندە وزانەرە دروستن کە باز دەوەکە مەسەرن لە هەولێر مەسەرن لە ڕووی سەدانیکردنی هاوڵاتیان پارێزگای دۆگ لە پلەیەکەم دەیە پاشان سلێمانی لە دووەم و هەورێر لە سێم. ئێستاەوەی کە لای ئێوەیە ڕێژەکە گەشتووە لە سڵات چەندی هاوڵاتیان بۆن لە کۆی ئەوانەی کە مافی دەنگدانیان لە سڵات چەند تاکو ئێستا سەدانی بنکەکانی کۆمیسیۆنا کردووە بۆ مەسەلەی بایۆمەتری. لە ڕاستیدا لە سەرجەمی هەرێمی کوردستان ئەو ڕێژەیە نییە کە جێی دڵخۆشی بێت، بەڵام ئومێدەوارین لەم ئایندەی داهاتووە کە سەرجەمی هەرێمی کوردستان بە پەرۆشتر بەرەو پرۆسەکە ڕۆن زیاترە بوو وادەیە بکەین کە دەستمان چووە لە ساڵی ڕابردوو بە درێژایی 7 مانگی ڕابردوو لە ساڵی ڕابردووە بەڕاستی کارێکی ئەوتۆ نەکرا لەم پرۆسەیە کە بتوانرێت جۆی ئومێد بێتەوە لە خواروی عێراق. بەڵام خۆشبەختانە لەم 2 مانگی دوایەیە لە سەرجەمی پارێزگاکان لە سلێمانی و دووهۆک و هەولێریش بەرەو پێش چووە و داتاکان زۆر زۆر خێرا بەرەو پێشەچن. ڕێژە و کێرڤی خۆتۆمارکردن لە بەرزەوەبوونایە وارین ئەم پرۆسەیە بە گرنگیەکی زیاترەوە خەڵک بۆ بێت پێشەوە و ئەتیمامی زیاتری پێبدات سەر ڕای هەموو ئەو شتانەی کە ڕوبەڕووی بووەتەوە. بەڵێ ئێستا ڕێژەکە لایەوە گەیشتووە بە چەندەوەی کە تایبەتە بە شاری هەولێر و هاوڵەکانیەوە چیە بۆ بەرزکردنەوەی ئەو ڕێژەیە تا ئێستا لە سەدا چەندی هاوڵاتیان بەشداریان کردو؟ ئێمە لە 2 مانگی ڕابردووە زیاتر لە 100 هاوڵاتیانمان تۆمار کردووە. پێشتر بە ساڵێک نیوەی ئەوەمان تۆمار کردبوو. بۆ خۆت راپۆرتەکە تا باست کرد ئێمە هێشتا نەگەیشتوینەتە 100,000 کەس بۆ تۆمارکردن زیاتر لە 50 بۆ 100,000 دەنگدەر کە ئەمەش ڕێژەیەکی دڵخۆشکرد نییە. بەڵام ئومێدەوارین هاوڵاتیان بەگشتی ئەم ماوەیەی کە بەدەستمانەوەیە لە دەستی نەدەن قەرەبووی بکەنەوە سەردانی ناوەندەکان بکەن بە تایبەتی کە ئەم مانگە گەرمای هاوین نامێنێەوە سەرماش ڕووی تێ نەکردوون. مانگی 9 و مانگی 10 ئەم 2 مانگ و 3 مانگە بە تەواوەتی ناوەندەکانمان کراوە ئەبن مژدادەین بە هاوڵاتیان کە ماوەکە درێژ کراوەتەوە تەنانەت بۆ دەنگدانی تایبەتی شە درێژ کراوەتەوە و بۆ ئەو کەسانەی کە ڕاگوێزراویشن کە پیان ئەڵێن نازەح ئەوانەش ماوەکەیان بۆ درێژکراوەتەوە و تۆمارەکرێن بەڵێ لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە پرۆسەکە بۆیان بەردەوامە. بەڵێ زۆر باشە. ئەوەی کە بەڕێز وتت لە هەولێر ئێستا لە سەداسیایی لە سلێمانی و لە دۆگەوەی کە بەڕێز تەمانگتانە بێ لەگەڵ کۆمیسیۆنی لە بڵێن ئۆفیسەکانی تری کۆمیسیۆن ڕێژەکە چەندە؟ ڕێژەکەی هیچمان نەگەیشتوونەتە ئەو ڕێژەیە کە دڵخۆشکەر بێت. گرنگ لای ئێمە ئەو ڕێژەیە نیە، گرنگ لای ئێمە و دروشمی ئێمە بۆ تۆمارکردن دەمانەوێت دوادەنگدەری هەرێمی کوردستان بە تایبەت من بۆ هەولێر قساکەم دروشمانەوەیە کە دوادەنگدەری هەولێر تۆمار بکەین نەک تا ڕێژەیەکی دیاریکراوە و بڵێن ئەم ڕێژەیە زۆرە دڵخۆشکەرە. ئێمە دڵخۆش نابین تا دوادەنگدەری هەولێر بمێنێ و تۆماری نەکەین. بۆیە ئێمە هەتا نەگەینە ئەو ئامانجەمان هێشتا لەو ڕێژەی خۆمان ڕازی نین. باشە ئامانجەکە چەندە و ڕێژەی کە
بۆ هەڵبژارنەکانی داهاتوو پشت بە مەسەلەی سیستەمی بایۆمەتری دەبەسترێت ئەو ڕێژەیە چەند دەکەیەوە پلانتان بۆ داناوە بگاتە بۆ نمونە هەموو پارێزگەکانی هەرێم ڕێژەکە دەبێت چەند بێ بەوەی کە ئەم سیستەمە لە هەڵبژارنی داهاتوو کاری پێ ئەگەر ڕێژەکە نەگەشت بەوەندە پلانتان چییە؟ ئەوەی ئێمە لە ڕاستیە دوادەنگدەرە کەواتە هەموو سەرجەمی دەنگدەرانە تۆماری بکەین ئەو ڕێژەیە کە ئێمە داماناوە ئەو پلانەی ئێمە کاری بۆکەین و ئەو تێکۆشانەی ئێمە بۆی تێکۆشین ئەوەیە کە دوادەنگدەری هەرێمی کوردستان بە تایبەت هەولێر تۆمار بکرێت و هیچ کەسێک نەمێنێ خۆی تۆمار نەکات بۆ ئەوەی هیچ کەسێک لە هەولێردا لە پرۆسەی دەنگدان ڕۆژی دەنگدان تووشی کێشە و گیرروگرفت یا مافی دەنگدانی بەهۆی تۆمار نەکردنەوە لە دەست نەدا ئەوە ئاواتی ئێمەیە ئەوە تێکۆشانی ئێمەیە بێگومان ئەگەر بگاتە قۆناغی خوار ئەوەشەوە پلانی ترمان هەیە هیوادارم ئێمە نەگەینا و پلانانەیە پلانی بیمان چونکە باشترین شت ئەوەیە کە ئێمە سەرجەمی هاوڵاتیان تۆمار بکەین و کارێک بکەین هەموو هاوڵاتیان ئەو مافەیان بەدەست بێنن لە ڕێی خۆ تۆمارکردنەوە. باشە پلانی بی چییە ئەوەی کە بەرز باسی لێ دەکە ئەگەر ڕێژەکە نەگەیشت بەو دڵخۆشکەرەی کێوەتانە بۆ سەردانی هاوڵاتیان بۆ ئەو مەسەلەی بایۆمەتری پلانی بی چییە؟ چی لە خۆ دەگرێت؟ ئێمە جارە نامانەوێت ئەو پلانانە ڕاگەێنین بەڵکو ئەمانەوێ هاوڵاتیان تۆمار بکەین و هاوڵاتیان بێن ناوە سەردانی ناوەندەکانی تۆمارکردن بکەن بۆیە بەرەو ڕێکارە ئیسtisنایەکان یان ڕێکارەکانی پلانی دووەم و سێەم ڕاناگەێنین ئەوەی کە ڕاگەێنین ئەوەیە داوا لە هاوڵاتیانەکەین کە بێن لەم قۆناغەدا خۆیان تۆمار بکەن و ئێستا بۆ هەر هەڵبژاردنێک ئەنجام بدرێت لە عێراق و کوردستاندا تۆماری بایۆمەتری بنەمایە و ئەو بنەمایش بە سەردانکردنی هاوڵاتیانە بێتە بنەمایەکی پتە و تەندروست تۆمارنامەی دەنگدەران بەوە پاکە بێتەوە بەوە بێغەوشە بێت کە هاوڵاتیان سەردان بکەن و ناوی خۆیان تۆمار بکەن کاتێک ناوی خۆیان تۆمار کرد بەوە کەسێکی دووبارەیە کەسێکی تر لە تۆمارنامەکەیە ئەسڕنەوە ئەمەش بۆ ئێمە بێتە جێی دڵخۆشی و ئەو قۆناغان بڵێن تۆمارنامەیەکمان بەڵێ زۆر باشە کاک عەلی ئەگەر بەڕێزت باسی حکوومەتت کرد حکوومەت هێرێم کە بڕیارێکی دەرکردووە لەمە دووە مامەڵەی هاوڵاتیان ڕای ناکرێت تا ئەو بەشداری مەسەرەن خۆ تۆمارکردن لە سیستەمی بایۆمەتری نەکەن تا چەند ئەمە هاندەر بووەوە تا چەند ئەمە ڕێژەی هاوڵاتیانی زیاد کرد و بە عەمەلیش ئەم بڕیارە لە فەرمانگەکانی حکوومەت چۆتە بواری جێبەجێکردنەوە؟ لە ڕاستیە لە پرسیارەکەت تێنەگەیشتم لەبەرەوەی دەنگەکە باش ناگاتە من بەڵام ئەوەی ئەمەوێ بۆ جەنابتی ڕوونکەمەوە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیارێکی زۆر گرنگی داوە لە دیوانی ئەنجومەنی وەزیرانەوە کە ئەویش داوا لە سەرجەم دام و دەستگاکانەکە لەگەڵ کۆمسیۆندا هەماهەنگ بن بنکە و بارەگاکانی دام و دەستگاکانیان بۆ بکەنەوە جێ و ڕێوشوێنیان بۆ فراهەم بکەن تیمەکان پێشوازی لێ بکەن و خاڵێکی تر لە بڕگەکانی بڕیاری حکوومەتدا ئەوەیە کە لە مامەڵەی ڕۆژانەی هاوڵاتیانە لە هیچ فەرمانگەیەکدا کاری هاوڵاتی ڕایی نەکرێت ئەگەر بەڵگەنامەی خۆتۆمارکردنی پێنەبێت بە زمانێک کە بە شێوازێک کە بیڵێن یەکێک لە بەڵگەکانی کە داواکراوە پسوڵەی خۆتۆمارکردنە لە هاوڵاتیان بێجگە لەو بەڵگەنامە و ڕێکارانەی کە پێویستە هاوڵاتی بۆ مامەڵەکەی پێشکەشیکە. بەڵێ زۆر باشە بە عەمەلی و بەکرداری ئەو بڕیارەی حکوومەت چۆتە بواری جێبەجێکردنەوە کە ئێستا وڵاتێک سەردانی فەرمانگە حکوومیەکان بکات ئەگەر بەشداری ئەم سیستەمەی نەکرد بێت مامەڵەکەی بۆ ڕای نەکرێت؟ لە زۆربەی فەرمانگەکانی حکوومەتی هەرێمدا بەڵێ ئەو بەکردار ئەوە چۆتە بواری جێبەجێکردن بەڵام بەو شێوازە توندە نییە دیارە هەندێک لە فەرمانگەکان
پێویستیان بە کاتی تر هەیە، پێویستیان بە ڕێکاری تونتر هەیە و پێویستیان بەوەیە کە بڕیاری بنەڕەتی بدەن لەو بوارەیە. بۆیە ئێمە داواکارین لێرەوە هەموو فەرمانگەکانی حکوومەتی هەرێم کار بۆ ئەوە بکەن کە بەڵگەی خۆتۆمارکردن یەکێک بێ لەو بەڵگە داواکراوانەی کە لە ڕایکردنی کاری ڕۆژانەی هاوڵاتیاندا بەکار دەهێنرێت و پێویستن بۆ ئەوەی لەو ڕێەوە بتوانین سەرجەمی هاوڵاتیان تۆمار بکەین و هاوڵاتیان ڕوو لە ناوەندەکانی تۆمارکردن بکەن. ئێمەش بۆ ئاسانکاری ئەو بابەتە بۆ هاوڵاتیان لە زۆربەی فەرمانەکانی حکوومەتی هەرێمدا لە هەولێر تیمی گەڕۆکمانداناوە. ئەو تیمانە هەماهەنگن، هاوکارن، ئاسانکاری بۆ هاوڵاتیانەکەن کاتێ سەردانی ئەو دام و دەستگایانەکەن، داواکارین هەموو بەڵگەکانیان پێبێ، بە تایبەتی کارتی دەنگدانی ساڵی 2014 بۆ ئەوەی هەر لە شوێنی ڕایکردنی مامەڵەکەی ئێمەش تۆماری بۆ بکەین و کارەکەی ڕایی بکەین بۆ دوانەکەوتنی. بەڵێ زۆر باشە. بەڕێز باسی کارتی دەنگدانی 2014 کرد کە هاوڵاتیان بەکارێنە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق و ئەنجومەنی پارێزگەکانی هەرێمی کوردستان. ئێستا باز لەوە دەکرێت کە هەر هاوڵاتیەک کە ئەو کارتەی ون کرد بێت غەرامەی 25,000 دیناری عێراقی بۆ دانراوە. ئایا ئەگەر ئەمە وابێت یانی ئەمە قورسایی لەسەر هاوڵاتیان دروست ناکە لەم بارودۆخە بۆچی ئەو غەرامێ دانراوە؟ ئەو مەسەرەن ئەو غەرامەی کە لە هاوڵاتیان دەسەنرێت بۆچی بەکاردەهێنرێت؟ لە ڕاستیە ئەو غەرامەکردنەیە ئەو باسەندنە ڕێکارێکی یاسایی دەوڵەتە. ئەو کارتەی کە لای هاوڵاتیە و هی کۆمسیۆنە بەڵگەنامەی فەرمی حکوومەتە حکومیە و لە بەڵگەنامە فەرمیەکاندا لە کاتی ونبوون و لە ناوچووندا ئەو وەسڵی بازسەندنە ئەسەندرێ. ئێمە چەندین جار داوامان لە کۆمسیۆنی باڵا کردووە کە بڕەپارە سووکە یا کەمتری کاتەوە یا هەر نەهێڵێت، بەڵام دیارە لە دەسەڵاتی 100% کۆمسیۆن نییە. ئەوە ڕێکاری داراییە بەندە بە چاودێری دارایی و وەزارەتی دارایی و چۆنێتی سندنی پارە و باج و دەرامەت ڕەنگەوە ئاسان نەبێت لێ نەسەندنیا کەمکردنەوەی. بەڵام ڕێکارەکانی ون بوون شێوازێکی ترن کە ئێمە ئیگرینە بەر ئەوش ئەوەیە کە هاوڵاتی ئەم بەڵگانامە فەرمیەی بزر کرد لەوانەیە لەلایەن خەڵکانی تر سوودی لێ ببینرێت بە خراپ بە زیان بشکێتەوە بۆ خودی هاوڵاتی کاتێک کە ڕێکاری ونبوونی بەڵگەنامە فەرمیەکەی کات لە لای ئێمە و لە لای دەوڵەت و لای حاکم تۆمار دەکرێت و بە تایبەت لە فەرمانگەی ونبووەکان لە پۆلیس فەرمانگەی پۆلیس بەشی ونبوون تۆمارەکرێت. هەر کەسێک ئەو کارتە بەکار بێنێتەوە بە خراپ یا بە شێوازێک لە شێوازەکان هاوڵاتی تایە بەرپرس نابێت، ڕوبەڕووی لە پێچینەوەی یاسایی نابێت، ئەمەش لە سوودی خودی هاوڵاتی خۆیەتی. بەڵێ زۆر باشە و بڕیاری غەرامەکردنە لەلایەن حکوومەتی هەرێم دەرچوویان پەیوەندی بە بەغدادەوەی و باجەکەش بۆ وەزارەتی دارایی عێراقە. ئەم بڕیارە سەر لە بەری بڵێن هی کۆمسیۆنە و ڕێکارەکانی خەرجی و هەموو تێچوونەکانی ئەم تۆماری بایۆمەتریا حکوومەتی مرکزی دابینی کردووە، تێچوونێکی یەکجار گەورە و زۆرە، بۆیە کاتێک بوجەکە عایدی ئەوە هەموو ڕێکارەکانیشی ئەگەڕێتەوە بۆ ئەوێ. بەڵێ زۆر باشە. سەبارەت بە پرسی دەنگدانی تایبەت ئەوەی لە هێزە منیەکان ئەوانیش بە هەمان ڕێکاری هاوڵاتانی ئاسایی دەتوانن مەسەرەن خۆیان تۆمار بکەن؟ بە پێچەوانەوە ڕێکاری هێزە تایبەتەکان بۆ ئێمە ئاسانترە لەبەرەوەی ئەوان هێزی ڕێکخراون و بڕیاریش ئەوەیە هیچ هاوڵاتیەک
یا هیچ ئەندامێکی هێزە تایبەتەکان دەنگدار نییە ئەگەر خۆی تۆمار نەکرد بێت لە هەمان کاتیشدا ئەگەر بێت و کارتیە دەنگدانی بزر کرد بێت بەڵێ هەمان مامەڵەی ونبوونە کات لەبەر ئەوەی ئەویش بەڵگەنامەیەکی فەرمیە پێویستە ئەو ڕێکارە یاسایانە بگرێتە بەر. بەڵێ زۆر باشە. کاک عەلی سەبارەت بەوەی کێمە لە هەڵبژاردنەکانی پێشتر زیاتر ئەندانی هاوڵاتیانمان دەبینی لەلایەن کۆمیسیۆنەوە لەبارەی ڕیکلامکردن بۆ مەسەلەی هەڵبژاردن تۆماری بایۆمەتری هۆکارەکەی چیە کە ئێستا و ڕیکلامە لە کەناڵەکانی ڕاگەیان بە تایبەتی لە کوردستان پەخش ناکرێت پەیوەندی بە کۆمیسیۆنەوەیە؟ لە ڕاستیە ئەوەش هەر پەیوەندی بەم بارودۆخەی عێراق و کوردستانەوە هەیە. دیارە ئەو بارەدارایی کە ئێستا هەمووانی پیا ئەڕوا کاریگەریشی کردوتە سەر ئێمە بڵاوکراوەمان هەیە، ڕاگەیاندنمان هەیە، پۆستەرمان هەیە، لافیتاتمان هەیە و هەروە دیبەیت و چاوپێکەوتنمان هەیە. چەندین سمینار ئەنجامەدەین. ئەم دیمانەیە من یەکێکە لەوانە کە ئێوەی بەڕێز ئەیکەم بەشێکە لە هەڵمەتی ڕۆشنبیری هاوڵاتیان بۆ ئەوەی بە ئاگادار بن لەوەی کە ئەم قۆناغی خۆتۆمارکردنە بۆیە ڕاگەیانەکان بەلای ئێمەوە بەو شێوازە بەرفراوانەی پێشوو ڕەنگە نەبینرێت لەسەر شەقام و بەلافیتەی زۆر زۆر گەورە و زەوئی یان بە شێوازێکی سپۆت لە ڕیکلامەکانە هۆکارەکان ێگەڕێتەوە بۆ بارودۆخێکی ئێستا. بەڵێ زۆر بە کورتی سەبارەت بە زیانەکانی بەشدارنەکردنی هاوڵاتیان زیانی چیە بۆ هاوڵاتیان ئەگەر بەشداری لەم پرۆسەیە نەکەن و سەبارەت بەرکی حیزبەکانی زۆر بە کورتی و دوپرسیار بۆ بڕێستا. بە کورتی زیانەکانی ڕۆژی دەنگدان دەرەکەوێت. کارەسات لەو ڕۆژەدا ڕوەدات ئەگەر هاوڵاتی خۆیان تۆمار نەکەن، کاتێک دەگەڕێ بۆ ناوەکە یا بڕیار دەدات دەنگ بدات ناوی خۆی نادۆزێتەوە، مافی دەنگدانی لەدەسەدات. ئەمە زیانەکانیەتی بۆ حیزبەکانی کە بەشداری پرۆسەی هەڵبژاردنەکە ئابن دەنگدەرێک لەدەست دەدەن، لایەنگری ئەوانە لەوانەیە دەنگی ئەوان بێت. ئەوانی شەزانن بایەخی دەنگی هاوڵاتیان چییە بۆ ئەوان جار هەیە بە چەندەنجێکی زۆر کەم کاندیدێکی چەند هەزار کەسیان لەدەست دەدەن یان کەسێکی تر لێیانەباتەوە. ئەمە بە کورتەکەیەتی بۆیە ئێمە داوا لەسەر جەم حیزبەکان، دام و دەستگا فەرمیەکان، هاوبەشەکانی کۆمسیۆن لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لە زانایانی ئاینی و پیاوانی ئاینیەکەین کە ئەم پرۆسەیە بە پرۆسەیەکی گرنگ بزانن و باید پێبدەن بۆ ئەوەی هاوڵاتیان ڕوو لە ناوەندەکانی تۆمارکردن بکەن و خۆیان تۆمار بکەن و بە ئەرکێکی نیشتیمانیشی بزانن. لە ڕاستیدا ئێمە هەر لە کوردستاندا چێبرشەی ناوخۆی پێ ناکەین، بەڵکو ڕەنگە چێبرشەی دەرەوەی کوردستانیشی پێ بکرێن. بەڵێ زۆر بەرز عەلی قادر بەرپرسی ئۆفیسی هەولێری کۆمیسیۆنی باڵا هەڵبژاردنەکان زۆر سپاسی بەرز دەکەن کە لە بەش یەکەم لەگەڵ مامی سپاس بۆ بەشداری لە بەرنامەکەن. بەڵێ بینەرانی بەرز دوای ئەم ناوبڕە لەگەڵ بەرز دکتۆر موسە نامی سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی لە پەرلەمانی عێراق باز لە کۆبوونەوەی ڕۆژی سێشەممەی پەرلەمانی عێراق دەکەین. دوای ناوبڕێک دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بێنەوە.
دووبارە سڵاتان دەبێت بەڕێزان زۆر بەخێر بێن سوپاس بۆ ئامادەبوونت ئەگەر باز لە بەرنامەی کاری پەرلەمانی عێراق بکەین کەوا بڕێرە سێشەممە دووبارە کۆبێتەوە گرنگترین تەورەکانی ئەو کۆبوونەوەی بریتین لە چی؟ کۆبوونەوەی ڕابردوو سەرتا بسم الله الرحمن الرحیم سپاس بۆ بەڕێستان سڵاوڕێزم بۆ بینەرانی بەڕێز ببوورە. گرنگترین بابەتی دانیشتەکانی ڕۆژی سێشەممە تەواوکردنی ئەو بڕگەیە بوو کە دانیشتنی پێشوو ژمارێکی زۆر لە پەرلەمانتاران باسییان لەوە کرد کە چۆن پەرلەمان کاراکرێتەوە تێبینی و سەرنجیان لەسەر ئەدای پەرلەمان چییە بە شێوازێکی گشتی بەڕێوەچوونی کارەکانی پەرلەمان هەندێک لە بەرگەکانی پەیڕەوی ناوخۆ و چەند ژمارێکی زۆری پەرلەمانتارانیش مابوون دەرفەتیان دەست نەکەو کە لەبەر تەواوبوونی کاتەکە پێم وایە بەشی زۆری دانیشتنی ئەمجارە شەرتەرخانەکرێ بۆ تێبینی و سەرنج لەسەر پەیڕەوی ناوخۆی پەرلەمان و چۆنێتی هەڵسوکەوتی ناو پەرلەمان و چۆنێتی کاراکردنی ڕۆڵی پەرلەمان لە ژیانی گشتی و لە تێپەڕاندنی یاساکان و باشترکردنی ئەدای پەرلەمان بە شێوازێکی گشتی سەرباریەوەی کە بێگومان پرسی سەرنەوەی متمانەش لە بەڕێز وەزیری دارایی ئەبێتە بڕگەیەکی سەرەکی ئەم دانیشتنە ئەگەر بێت و یعنی پینەوپەڕۆیکی یاسایی نەدۆزرێتەوە ئەوە بێگومان ئەبێ ئەم بەنازی پینە و پەڕۆی یاساین وڵای تەبیعیە و بەڕێزە خۆی بێ یا فراکسیۆنەکەی یا هەر کەسێک کە پشتیوانی لەکە ئەگەر بتوانێت ڕێکاری یاسایی دەستکەوێت بۆ دواخستنی ئەو پرسە بێگومان کاری یاسایی هەیە بۆ دواخستنی بنمونە هەوڵێک درا دانیشتەکانی پەرلەمان درێژ کرێتەوە تا پێنجشەمەی ئەو کاتەکە ئێمە لەوێ بووین کە دووشەمە کۆتایی پێهات هەوڵە درێژ کرێتەوە بۆ پێنجشەمە بۆ ئەوەی کە پشووی جەژن ینی ڕۆژی ئەو تەواوبوونی هەفتەکە بکەوێتە پشووی جەژنەوە ئێتر دەرەنجام ئۆتۆماتیکی ئەڕوا بۆ دوای جەژن دوای پشووی جەژن لە جاتیەوەی دوای هەفتەیەک دەنگدان بکرێت لەسەر متمانە ئەبوو بە دوای بە 15-20 ڕۆژ زیاتر ئەوە هەوڵێ بوو بە سەری نەگردیانی ئێستاش ئەگەر تاانێک شتێک بدەن لە مەسەلەی بڕیارەکە لە ڕووی یاساییەوە احتیمالی هەیە ینی کارێک لەو کارانە پەنا بۆ ببن ئەگەر نا ینی سروشتیت بڕوا ئەو ڕۆژی سێشەمە ڕۆژی دەنگدانە لەسەر سەرنەوەی متمانە لە بەڕێز وەزیری دارایی بەڵێ یەکێک لە کارنامەکان بڵێن ئەوەیە ئەبەیەکێ بێ لە ئەوە ئەگەر شتێکی وانە بوو ئەو کاتە بێ سەرۆکاتی پەرلەمان ینی بەهانەی یاسایی پێشکەشکا باشی پینەوپەڕۆت کرد ینی پارتی لە ئاستی ئەو شاندەی کە بۆ بەغداد نردوێتی و لە ئاسی فراکسیۆنەکەی ئەوەندەی کە بەڕێز معلوماتەبێت چی کردووە بۆی کە ئەم پرسە سەر نەگرێت بەشێک لەوەی کە من ناوم ناپینەوپڕۆ لە ڕاستیا من ینی ڕێزمەیە بۆ برایانەی فراکسیۆنی پارتی بەس بنمونە هاتن ئیمزایان کۆ کردەوە بۆی جارێکتە دەنگدان بکرێتەوە لە ناو پەرلەمانە لەسەرەوەی ئێمە متمانەمان بەڵامەکانی وەزیر هەیە یا متمانەمان پێ نییە لە کاتێکا لە جەلسەی ڕابردووە دەنگدرا بوو بۆ کۆتاییشی پێهات بوو بەس بیانی ئەوان ئەو بوو کە شەڕێک دروست بۆ لە ناو پەرلەمان و فراکسیۆنی پارتی بایکۆتی دانیشتەکانی کردووە بەس ئەو بیانوویەکی یاسایی نییە تۆ کاتێکە نیساب تەواو بوو بۆ دەنگدان لەسەر هەر پرسێک و دەنگدرا لە ناو هەمان دانیشتنا ڕێگەی تێچێ لە ڕووی یاسایی و ئەمزا کۆکەیتەوە بۆی دەنگ بدرێ یا تاانێ پێشکەشکەی کە سەرۆکایەتی پەرلەمان قەناعەتی بە تاانەکە هەبێ جارێتە تەسووی بکاتەوە لەسەر مۆزوعەکە بەڵام کە دانیشتن کۆتایی پێهات ئیتر لە ڕۆژێکی ترا ناتوانانی بڵێ نە ئەبێ هەمتر دەنگدان ئەمڕۆ بکەینەوە لەسەر ئەو شتێک کە جلسەی ڕابردوو دەنگدانمان لەسەر کردو و بڕاوەتەوە ئەمە من بپینەوە پەڕۆمدانا لەبەرەوە ڕازی نەبووم ئیمزای ئەو یاداشتە بکەم کە ئەوان کۆیانێک ئیمزایان کۆ کردەوە بەڕای من ئەمە یاریکردنە بە پەیڕەوی ناوخۆ من قەناعەتم بمە ینی پێ دوای کارێکی ناسەیە ئەوەی کە دووبارە دەیەوێت ئەوەی کە ئەو ڕۆژە ئیمزایان کۆ کردەوە بە قەناعەتی من یاسایی نەبوو بۆ ئەوتم بە ئەو برا بەڕێزەی سەرۆکی فراکسیۆنی پارتی شعور بە حرەجەکەم داوای لێبردن لێکم نەم کارە بە یاسایی نازانم و بە یاریکردنی ئەزانم بە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان بەڵێ ینی لایەنەکانی تریش داوایان لێکراوە لە هەموو فراکسیۆنەکان پارتی مەسەڵەن داوای لێ وەکو یەکگرتووی ئیسلامی لە لایەنەکانی تریش کردووە بێگومان داوای لە لایەنەکانی تریش کردو هەندێک لە ئەندامانی پەرلەمانیش کەوتبوونە و هەڵەیەوە کە ئەو دیاداشتیان ئیمزا کردبوو کە داواکاریکی نایەساییتیا بوو ینی کوردی تیاجگە لە پارتی داوایان کرد دووبارە لە چ فراکسیۆنێکی کاوتۆر لە فراکسیۆنی ئێمەی تیا بوو لە فراکسیۆنەکانی تریشی کێتی تیا بوو لە فراکسیۆنەکانی تریشتیا بوو بەڵ زۆر باش کەواتە پێ دوایە ڕۆژی سێشەممە پارتی لە فراکسیۆنی پارتی سەرکەوتوو دەبێت کە دووبارە و پرسە بخرێتە دەنگدانەوە پێویستی بە چەند واژ هەستە بەڕێز و تشتێکی یاساینە بەڵام شتێکی یاسایی نیە بۆیە سەرۆکایەتی پەرلەمانیش گرنگی پێنەدا و نەیخستە موناقەشەوە تەنها ئەوەی کە ماوە من بەو بەڕۆزانشم وتم ئێوە ئێستا پێویستان بۆ نیە ئیمزا کۆ بکەنەوە دەنگ بدرێ لەسەرەوە ئێوە گەرتوان خەڵک قەناعەت پێ بکەن قەناعەتیان پێ بکەن ئەسڵەن لە ڕۆژی سەرنەوەی متمانە دەنگ بدەنەوە بۆ وەزیری دارایی
ئەگەر قرار وایە ئێوە هەر کەسێ ئێوە پشتیوانی لە ئێوە بکە پشتیوانی حەقیقی ئەوەی ڕۆژی دەنگدان لەسەر سندنەوەی متمانە ئەسڵەن دەنگ بدا بە وەزیرەکەی ئێوە بڕایەوە بەس ئەوەی کە متمانەی نییە بە وەزیرە بۆ وەڵامەکانی ئەو وەزیرە ئەمە لێرە ئەم پەنابردن بۆ ئەم ڕێکارە یاساییانە بێت یاریکردن بە پێڕەوی ناوخۆ من بە کارێکی نایاسایی ئەزانم بە قەناعەتی من زۆرینەی پەرلەمان بە زۆرینەی ڕەهای پەرلەمان لەگەڵ ئەوەیە کە متمانە بسەنێتەوە لە وەزیری دارایی و وەڵامەکانی وەزیری دارایی فعلا من وەکو کوردێک شعورم بە حرج و یعنی شەرمەزاری کرد کە ئەو بەو شێوەیە وەڵامی کۆمەڵی نیاست بە شەرمەزاری کرد وەکو کوردێک یعنی من حەزم ناکرد وەکو وەزیرێکی کورد لە ناو پەرلەمانی بەغدا بەو شێوەیە وەڵامەکانی لاواز بن وەڵامەکانی نایاسایی بن من حەزم ناکرد بێگومان ینی ئەوەندەی کە هەستی کوردایەتیمانەیە پێمان خۆشە وەزیرە کوردەکان نمونەی وەزیری سەرکەوتوو نمونەی وەزیری دەسپاک نمونەی وەزیری بەتوانە و کارا بن حەز ناکەین عیبداری و کەم تەرخەمی و نایاسایی و گەندەڵی شتیان لێوە دەرکەوێت لەبەرەوە حەزمە کرد سەرکەوتوو بێ بە دەرلەوەی کە ئەو پارتیە من یەگرتوم ئەو فڵان هەر حیزبێک بێ ئێمە لەوێ هەستێکی نەتەوەی لەسەر مانزاڵە پێمان خۆش نییە وەزیرە کوردەکان شکست خواردوو بن یاخود زەبوون بن یاخود وەڵامەکانیان نایاسایی بێ بەڵام بۆ کوردیش زیانی خراپیە بە دڵنیاییەوە یعنی بمانەوێ نەمانەوێ هەر وەزیرێک باش بوو ئەبێتە سومعە بۆ میلەتەکەی خۆی هەر وەزیرێکیش خراپ بوو بێگومان ئەبێتە ناوێکی خراپە بێتە تۆمارێکی خراپ لە مێژووی نەتەوە کەوتور باس لە فشاری مەسەرەن کۆنسوڵی ئەمریکا دەکرێت بۆ مانەوەی وەزیری دارایی تۆ هیچت پێگەشت وەکو سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووە خۆی هیچت بیستووە لەو بارەیە کە فشار کرابێ ڕازگۆ بم لەگەڵ بەڕێستا لە کاتی گەڕانەوەمان ئەو جاری کە هاتبووینەوە بگەڕێن و نەگەڕێنەوە دووجار قۆنسوڵی ئەمریکا تەلەفۆنی کرد بەڵام ئەم جارە منی خۆم شخصیش تەلەفۆنێکم بۆ نهاتووە لەسەر پرسی وەزیری دارایی نەبۆ خۆم نەبۆ حیزبەکەم نەهاتووە بەڵێ بۆ خەڵکی تراتۆندێکا داری فراکسیۆنی تومە بەڵام من ئەزانم ئەمە ڕێک وا نازانم کارێکی منەظەم بێ یعنی بەڵام ئەمریکیەکان ڕەنگە پیان باش نەبێ لەبەر سندوقی نەقدی دەولی لەبەرەوە قەرزەی کە دراوە بە عێراق وەزیری دارایی ئاگای لە تەفاسیلی ئەو قەرزە هەیە و شەریکێکە لەو مۆزوعە احتیمالە ئەمریکیەکان پیان باش نەبێ و مەترسی ئەوە شەیە کە ئەم وەزیری داراییەوە بڕوا بۆ سەرۆکی وەزیرانیش کە ئەوان بێگومان نە ئەمریکیەکان نە ئێرانەکان پیان باش نییە کە لە ئەم حکوومەتی عێراقی ئێستا شکست بخوا چونکە پیان وایە بۆ شەڕی داعش خراپەوە پێ یعنی لەبەر ئەوەی کە دەنگۆیەک هەیە کە من دوای ئەمە سەرەی وەزیری سەرۆکی وەزیران و سەرەی وەزیرەکانی ترە و پیان وایە ئەمە ڕەنگە ببێتە سەبەبی شکستی حکوومەت ئەمریکیەکان و ئێرانیەکانیش ئەم دیمەنیان پێ باش نییە ئێمە سوێنمان بۆ میلەتەکەی خۆمان خواردو نە بۆ ئەمریکا خواردومانە نە بۆ ئێران و نە بۆ توران و نە بۆ تورکیا و نە بۆ سعودی ئێمە بۆ میلەتی خۆمان سوێنمان خواردووە کە ڕازگۆ بین و درۆ نەکەین لەگەڵ ئەو میلەتە وەزیرێک هاتە بەردەستمان بە ئەو پەڕی وجدانەوە دوور لە ڕقەبەرایەتی حیزبی دوور لەوەی ئەمە کوردە سونەیە عەرەبە شیعەیە پارتیە یەگرتووە بەدەر لە هەموو ئیعتیبارێک ئێمە وەڵامەکانی سەیرەکەین و بە وجدانەوە بە ئەو پەڕی عەقڵێکی کراوەوە بە ڕۆشنبیریەکی یاساییە و جۆ لەم وەزیراگرین کە قەناعەتمان بە وەڵامەکانی نەبوو خوامانگرێ دەنگ بدەینەوە بە بڵێم وەڵامەکەی بەدڵم نەبێ بڵم بەدڵ ماخردەی خوا چۆن قبوڵێتیشتیوە من ئەگەر وەڵامەکانی بەدڵ بوایە لە هەر حیزبێک وایە هەر دەنگم پێدا وەڵامەکانیشم بەدڵ نەبێ لێرە سوێنە خۆم ئەڵێم وەڵڵاهی یەگرتوش وایە دەنگم پێ نادا باشە دکتۆرە بەڕێزی دکتۆرات هەیە لە فەلسەفەی ئیسلامی لە ڕووی دینیش تۆ پێ دوێ من گوناحباری ئەگەر کەسێک دەنگ بدات بە هوشارزیباری بۆی کە متمان لێ وەرەگیرتەوە ئەگەر هەر کەسێک قەناعەتی وەکو من بێ بە دڵنیایی و گوناحبارە دەنگ بدا بە کار هوشارزیباری لەبەرەوەی وەڵامەکانی نایاسایی بوون و کەم تەرخەمێکی ڕوونی تیا بوو وەڵامەکانی وەکو پێویست نەبوو نەخێر بەڵێ زۆر ینی بەڵام ئەگەر کەسێک قەناعەتێکی تری هەبێ خوای گەورە لەگەڵ قەناعەتی مرۆڤ مامەڵاکە وەختی تو پێ دوای بە شتێک پێویستە ئەبێ بیکەی وەختی پێ دوا بوو پێویست نییە یا نابێ ئەبێ نێکی بەس کەسێت قەناعەتێکی تر هەیە من لێرە بە فتوایەکی دینی لەم مەوزوعە قسە ناکەم من ئەڵێم ئەمە دین ئەڵێ ئەگەر ئەم وەزیرە قەناعەتێک بە وەڵامەکانی هەیە پێویستە لەسەر پشتیوانی بکەیت و ئەگەر قەناعەتیش بە وەڵامەکانی نییە کەواتە کەم تەرخەمی و نایاسایی کردووە دێت تۆ سوێنت خواردووە لە بەردەم خوا و میلەت و نیشتیمان و پەرلەمانە ئەبێ ئەمانەت بپارێزی و دەم بۆ شێوە قەناعەتی پێێتی خوا پێی خۆشە پێ دوایە ینی ئەوەشکانی سوێن دەکەتە بەرامبەر میلەتەکە گەر متمانە بەدڵنیە هەر کەسێکی ئەندامی پەرلەمان بە پێی دینی ئێمە بە پێی یاساش و بە پێی ئەخلاقی سیاسی وەزیرێک بە قەناعەتی ئەو ناکارا بێ ئیتر قسە لە گەندەڵی بە هەر بۆستێ هەر ناکارا بێ وەڵامەکانی نایاسایی بن و دەنگی پێ بدا گوناحبارە بێ بە قەناعەتی من بە ئەوە سوێن شکاندنەکەیە کە فعلەن ئەوە سوێن شکاندنە بەس من دووبارەیە کە مۆلێرا نابێ یعنی کە ئەم قسەیەکەین
ئەبێ ئەومان لەبیر بێ نابێ بە هیچ شێوەیەک لایەنگری سیاسی ڕقەبەرایەتی حیزبی نەتەوەی تایفی مەزەبی هیچ ڕۆڵێک ببینێ لەوەی کە تۆ بڕیارە دەی لەسەر ئەم وەزیرە نە لەبەرەوەی وەزیری پارتیە نە لەبەر وەزیری یەکگرتووە یا کۆمەڵە بەڵکو بێت تەنها و تەنها لەبەر ئەوە بێ کە وەڵامەکانی یاساین وەزیرێکی کارایە یا ناکارایە تێوە گلاوە لە شتی نایاسایی یا تێوە نەگرێت باش ئەو بۆ سەرجەم فراکسیۆنێکی خۆتانە کاگتوریان هەموو فراکسیۆنەکەی ئێمە پێمان وایە وەڵامەکانی کاک و شارزێباری نایاساین و لە ئاستی پێویستان نەبوون بەڵ زۆر باشە باشی باسی ئەوت کرد کە ئێمە ئەوەش ببوورە ئەوەشمان وتووە لە ڕاگەیانەکان لێرەش بۆ بەڕێست و ڕایگەشتی دووبارەکەمەوە ئێمە لەم بڕیاری یەگرتوونیە بەرامبەر بە پارتی ئەمە بڕیاری ئەندامانی فراکسیۆنی یەگرتووە بەرامبەر بە وەزیرێک کە ئیستجواب کراوە وەڵامەکانی وەکو پێویست نەبوو بەڵ یعنی ئێستا سەرجەم ئەندامانی ئێوە دەنگدن بۆی کە متمانی لێوە بگیرێتەوە بەو قەناعەتەی کە لە نێوانمانە هەیە بڵێ بەڵی بۆ پێشتر مەسەر هەندێکیان ئیمزایان کردبوو بۆ ئەوەی کە دووبارە دەنگدان بخرێتە دەنگدانەوە ئەوان قەناعەتیان وا بوو کە دەنگدانیش ئەگەر دووبارەش کرێتەوە ئەگەر ڕێکاری یاسایی تێبچێ هیچ مشکلێک نیە با دەنگدانیش دووبارە بکرێتەوە لە نەتیجا ئەو ئەندامانی پەرلەمان ئەوانەی کە قەناعەتیان هەیە بە هەر جۆرێک دەنگەدەن هەرە بێوا دەنگ بدەن بۆیە ئێمە دوای ئەو بەیانەی کە باسمان کرد و تو بوومان ئێمە قەناعەتمان بە وەڵامەکانی وەزیر نییە و فراکسیۆنی یەگرتوو و دەنگدان بە ئاشکراش بکرێ ئێمە حەت بەو شێوەیە دەنگەدەین کە بڕیاری خۆمانمانداوە بەبێ شەرمکردن نە لە برانی پارتی نە لە هیچ کەسێک ئەمە بڕیارێکە بە ئینسان بە جورئەتەوە بیدا و ئەمە ئەمانەتێکە تۆ ببی وەکو قازی ئەگەر نزیکترین کەسی خۆشی لە مەسئلەیەکە ئەگەر قازیەکە فعلن قازێکی عادل و بە وجدان بێ و لەگەڵ خۆی ڕازگۆ بێ لەگەڵ ئەو سوێنەی کە خواردوێتی ئەبێ لەسەر کەس نزیکترین کەسی خۆشی حکومێکی دەرکرێ بێ دەریکە ئەگەر لەسەر خۆشی حکم دەرکا بێ دەریکە قل الحق ولو على نفسك باشە باسی بەڕێز پێشتر باسی پینۆپەڕەوەکە کرد ئەو شاندەی کە چوون بۆ بەغداد جەناب پیاوێکی ڕاشکاوی یعنی ئایا هیچ هەوڵێک ینی توێژیان کردووە لەگەڵ لایەنەکان بۆ مانەوەی هۆشەرزیێباریان دەستکەوتووە بەدڵنیاییەوە یعنی یەکێ لە ئەجەندا من لە کاتی خۆش ڕاگەاندن وتم یەکێ لە ئەنجەندا هەرە سەرەکیەکانی چوونی کاگنیە چیرمان بۆ بەغدا بێگومان بریتی بۆ لە پشتیوانی کۆکردنەوە بۆ کاگ و شارزێباری بۆی لا نەبرێت سەرکەوتو بۆ شتیە حیزبێک پشتیوانی لە وەزیرەکەی خۆی کاستێک شوچی چاوەڕان کراوە ئەگینا ئەگەر بڵێ بۆ مەلەفاتی تریشی باس کردو بڵێ من ئەڵێم کاگ و شارزێباری یەک مام بمێنێتەوە لە بەغدا ئەوەندە مەلەف هەیە لەگەڵ بەغدا باسی بکە بەڵام بۆچی لەم تەوقیتاو بەم سورعەتێک ئەچێ بۆ بەغدا لە کاتی ئەم وازەحە یعنی تەوقیتەکە پەیوەندی بە کاگ و شارزێباریەوە هەیە بەڵام ئەجێندای باسکرا و بێگومان قەزای زۆر هەیە لێ باسکرێ کە لە هەر کاتێکە ئێستش کاگنێکی جارێت بچێتەوە بۆ بەغدا کۆمەڵی ئەجەندا هەیە باشە سەبارەت بە مەسەلەی سونەکان پشتگیری لە مانەوەی وەزیری دارایی دەکەن ئەوەندەی کە بەڕێزداگەداربی سونەکان تا حدێ دوو بەشن بەڵێک سونەکان خۆی هەر لە ئەسڵا چەند بەشێکن دوو بەش زیاتریشن بەڵام ڕێژەیەکیان کە جەماعەتی نوجەیفین و لە ڕێگەی پەیوەندێکی تایبەتیان لەگەڵ پارتی هەیە بە حکمی ئەوەی کە ئاوارە و نازیحێکی زۆریان لە هەرێمی کوردستانە هەیە و لەبەر حکمیەوەی داعش لەوە لە زاوی مووسڵ و شنگال ئەوانەوە هەردووچیان لە یەک بەران بۆ شەڕی داعش ئەوانە و پەیوەندی ئەمنیەکانیان متەبادلە بێگومان لە قەدیمەوە تا ئێستش ئەوان هاوپەیمانێتێکیان هەیە ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ لەگەڵ برانی پارتی و بە سەراحەتیش نایشارنەوە کە پشتیوانی ئەوەکەن و لە ناو شیعەکانیش سەدرەکان بە ئاشکرا ئەمە کە جێی سەرنجە سەدرەکان لەلایەک خۆپشاندانەکەن بۆ لادانی بە حساب گەندەڵوی و نایاسایی و ئەم جۆرەشتانە بە ئاشکراش پشتیوانی لە شارزێباریەکەن هۆکارەکەی چیە بێ سەدرەکان وەڵامی بنەوە بەس دیارە ینی سەبرز و توێژ نەکردووە لەگەڵ ئەندامانی تیاری سەدری کە وڵای مشکلە ئەوەیە و توێژیشەکەی لەگەڵ تیاری سەدری ئەوان وەڵامی ئەسڵی تیاری سەدری لای جەنابی مقتەدا لای ئەندامان نییە لە نەتیجە کە ئەو بڕیارێکیدا هەموو التزامی پێوەکەن کوێرانە بەبێ مناقەشە لەبەرەوە ناتوانیان دێجار وەڵامی دقیقی 100% لە خۆیان بزانین باشە بەرەزەوەندی کە ئەگەداربیتەنە کونسولی ئەمریکا لەگەڵمانەوەی وەزیردارەیە کونسول وڵاتانی تریژ مەسەلەن لەگەڵ من ئەوەم بیستووە لە بەرچاوی شمڕونە عرضیشم کردی پەیوەندی بە ئەو گفتوگۆی قەرز وەرگرتنێ لەگەڵ سندوقی نەقدی دەولی پەیوەندی بە کۆی پشتیوانی حکوومەتی ئەمریکا هەیە بۆ ئەم حکوومەتی ئێستای عێراق باشە زیانی هەیە بۆ مەسەلەی مامەڵەی دارایی من نازانم وەکو چۆن لابردنی وەزیری بەرگری هیچ زیانێکی نەبووە ناشی بێ بە قەناعەتی من کە دەنگماندا دژی وەزیری بەرگری بۆ شەڕی داعش هیچ پەیوەند ئەگەر وەزیری بەرگری بۆ شەڕی داعش زەرری نەبێ بێگومان وەزیری دارایی بۆ وەزعی دارایی عێراقی زەرێکی نییە وەزیر پۆستێکی سیاسیە پۆستێکی
فەنی نییە فەنی وەزارەتەکە خۆی کۆمەڵێکی زۆر ڕاوێژکاری هەیە پسپۆڕی هەیە وەکیلی وەزیری هەیە بەڕێوەبەری گشتی هەیە لەسەر سکە ئەڕوا ینی تەنها وەزیرە توانێت کۆمەڵە سیاسات بگۆڕێ و ئەم لاولای پێ بکات گینا ئەسڵی وەزارەتەکە خۆی زیانی نییە بۆ عێراقی بۆ کوردستان هیچ زیانێکی وەزیردارای لا وڵی من بەداخەوە بێ بەڕاشکاوانە بڵێم ئێمە ینی ئەوەنەی کە بزانین دەستکەوتێکی گەورەمان لە وەزیری دارایی نەبینەوە بۆ خەڵکی کوردستان تاوەکو ئێستا ینی من چەند جارێکیان حتا خەریب و لەیەک تریش تووڕە ببین من وتم بەڕێزی وەزیری دارایی یعنی ئێمە فەلاحەکان شەو ڕۆژ بەدەیان تەلەفۆنمان بۆکەن وەڵامێکمان پێ بڵێ بزانین پیان بڵێن هەر تۆ من تێگەێنە بزانم ئەوان تێبگەێنم ئەیەن یان نایەن هەیە یان نییە باڕم پێ بکە وەڵامێکی دامەوە من ئێستش نازانم وەڵامە نەقڵکەم وەکو خۆی یعنی نە ئەوە بوو هەیە نە ئەوە بوو نییە یعنی قسێکی وای نەوت کە من زۆر بتوانم باشم باشە ئێوە بوونیان وەڵامی ئەم خەڵکە بنەوە لە جیاتی ئێمەی پەرلەمانتار لە کاتێکان مۆزوع لای ئێمە نییە ئێمە تەنها داکۆکیکارین بۆ مافی خاڵکە گینا ئەوەی کە ئەو مافە ئەبێ دابین کا وەزارەتی داراییە لەگەڵ وەزارەتی بازرگانی ئەوان ئەبێ ئەم مشکلەیەکە کاگتۆر لە بەغدا بۆ کورد بوون و نەبوونی کێ بوون و نەبوونی وەکو یەکە بۆ مەسەلەی کورد و دارایی نەبوونی بۆ وەزیری دارایی ئێمە وەزیری داراییش پێشتر وەزیرێکی تر بۆ کورد نەبووە بەڕێز کاگوشار زێباری وەزیری دەرەوە بووە ئێمە کورد لە داراییە لە وەزعی زۆر باشتر بوو لەو سەردەمەی کە کاگوشار زێباری بوو بۆ وەزیری دارایی من ناڵم لێرە ئەمە علاقەی بە ئەوە هەیە احتیمال علاقەی بەەوە هەبێ لە ڕووی جەوهریەوە دووشتەوە هەبێ یەکەم شکانی سعری نەوت و نەمانی پارە لە عێراق دووهەمیش مەوزوعی ڕێنەکەوتنی بینی هەرێم و ئەم دروست ئەوەی کە هەرێم خۆی سەر بخۆنەوە دەفرۆشێ صاحب دەکەی نەماوە لەوێ احتیمالە بە وجدانە بڵێم پەیوەندی بەم دوو سەبەبەوە بە جەوهری هەبێ بەس ئەوەی ئێمە بینیمان پەیوەندی بەمەوە هەبێ بە غێری ئەمەوە هەبێ دەستکەوتێکی گەورەمان لە کاگوشیار نەبینی ئێمە من کاتی خۆشی پێم وتوە هەر بەس بە شخصی خۆی وتم کاگوشیار ئێمە با بێکەوە دانیشین ڕاستیەکانمان پێ بڵێ بۆی بتوانم دیفاع لێ بکەم ئەگەر لە میدیا قسەم کرد بەس بەخوا ڕاستیەکانم پێ نەڵێ هەر مایکێکیان خستە بەردەمم ئەڵێم مایکە و خۆ نردوێتی بە کەیفی خۆم قساکە لەبەرەوە ڕاستیەکانم پێکەنی دوایی بوو بە نوکتە لە نێوانیانە ئەوە مایکە خوادایەتی وتم بەخوا مایکە خوادایەتی لەرکوێ ڕاستیەکانم پێ بڵێ بە دیفاع لێ بکەم چۆن بە وجدانم خۆم بە وجدان ئەزانم ئەگەر ڕاستی بزانم بۆکو خۆی ئیڵێم بەس کە تۆ ڕاستیەکانم پێ نەڵێ منیش بەجۆرم بە تەحلیلات زۆر باش ئەوەندەی کاکتۆر تۆ ڕاوێژ دەبێت لەگەڵ فراکسیۆنەکە ئێستا چەند فراکسیۆن لەگەڵمانەوەی و شای زێبانی لە کوردەکان چەندشی لەگەڵمانەوە نین ئەوەندەی کە ئێوە ئاگادار بن من پێم وایە زۆربەی کوردەکان لەگەڵمانەوەی بەڕێز و شار زێباری نین لە هەندێک برانی پارتی تەمان لەگەڵن برانیەکێتیش احتیمال هەندێکیان لەگەڵ بن جگەلەوەی تر زۆرینەی هەموو ئەندامانی پەرلەمان لەگەڵەوە نین کە ئەی سەبات بە گۆڕان و کۆمەڵ لەگەڵ پێم وایە هەروایە نفسی مووقفیان هەیە هەمان مووقفە زۆری یەکێتی بووە بە دوو بەشەوە یەکێتی ناتوان بڵێن بووە بە دوو بەشەوە بەڵام تەبعاً پەیوەندیەکانی نێوانی یەکێتی و پارتی ئێستش پەیوەندێکی قوڵ و بەربڵاون حسابات لە بینیانە هەیە لەبەرەوە احتیمال ئەوانش حساب بۆ سبەینەی خۆیانەکەن کە وەزیرێکیان بێت پشتیوانی لێ بکەن لە مەلەفێکی ترا پەیوەندیەکانیان ئاڵۆز و قوڵن من وا نازانم ئەوان نەتوانن فشارکەنە سەر یەکێتی کاندێ لە پەرلەمانتارانیان دەنگ بەو شارزێباری بدەن لە نەتیجەشا من ئەمە ئەبینم بەڵام ئایا ئەوان خۆیان چۆن بڕیارەدەن یا چۆن دەنگەدەن ئەوە بێ خۆیان باسی خۆیان زۆر باشە سەبات بەوەی کە باز لە فراکسیۆنە کوردیەکان دەکرێت ئێستا شتێکێ لە بەغداد بنای فراکسیۆنە کوردیەکانەوە کوردیەک ڕێزە لە بەغداد فراکسیۆنە کوردستانەکان هەیە بەس یەگرتوون نەخێر لەبەرەوەی کە بەداخەوە ینی ئەوەی کە ئەوترا لەسەر یەگرتوویەتی کورد لەم خولا زۆر وەزعی خراپمان هەبوو لەبەرەوەی خەڵکی بە بڕیار لە ناو فراکسیۆنەکانە نییە و فراکسیۆنەکان بە تایبەتی دوو فراکسیۆنی گەورەی یەکێتی و پارتی خەڵکی خاوەن بڕیاریان نییە ناتوانێت لەگەڵیانە ڕێبکەوی کە ڕێکەوی وەزعی یەکێتی سە هەموو کەس دەیزانێ وەزعی یەکێتی چۆنە مەسەلەن لەبەرەوە سەرۆکی فراکسیۆنەکە ڕێکەوی لەگەڵ یا باڵێکی تر لەولاوە بڕیارێکی تری هەبوو لەگەڵ ئەو باڵە ڕێکەوی سەرۆکی فراکسیۆن مەسەلەن بڕیارێکی تری هەیە نەدەتوانێت لەگەڵیان ڕێبکەوی برادرانی پارتی ژەر دووبارە کەسی مەسن پێشتر کەسی وەکو بڵێن کاک عارف تەیفور لێ بۆ ئەندای مەکتەبی سیاسی بۆ خاوەنی بڕیار بووە کاک دکتۆر ڕۆژ لە بەغا بووە مەسەلەن لەم ئەخیرا ئەوانەی چیان نەمان خاوەنی بڕیاریان نەبوو کاگوشیاری زۆربەی جار لە بەغاشان نەبوو سەفەری زۆر بوو لەبەرەوە کەسێک نەبوو تۆ بە بڕیارەوە قسەی لەگەڵ بکەی پێشتر دکتۆر فواد کە سەر کۆماری عێراق پێشتر ئەو سەرۆکی فراکسیۆنی یەکێتی بوو وەز ماوەی سەرۆکی فراکسیۆنی هەردوو یەکێتی و پارتی بوو پێکەوە ئەمە وایە کرد تۆ ئەتوانی لای کەسێک بووی بڕیارت بەدەست بوو ئەتوانی ڕێبکەوی لەگەڵی ئێمە بەداخەوە ئێستا لە مەسەلەی دابەشکردنی لیژنەکانە نەمانتوانیش ڕێکەوتنی لەگەڵ یەکێتی و پارتی بکەن چونکە ڕێناکەوتن لەگەڵمانە کە ڕێژەکەوتن تەرەفێکیان ڕێکە و تەرەفەکەی تر جێبەجێی ناکرد لەبەرەوە حتا لە نێوان خۆشیان یەکێتی و پارتی
لە نەتیجاوەکو دوو فراکسیۆنی گەورە لەسەر لیژنەکان بوو بە شەڕ و بینی و منافەسەی انتخاباتی یەکتری و دەرەنجام زۆربەی پارتی بردی بۆ خۆی. بەڵێ سوپاس دەکەم بەڕێزکا دکتۆر موسەنامی سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی لە پەرلەمانی عێراق. سوپاس بۆ بەڕێستان. بەڵێ بینەرانی بەڕێز سوپاسیش بۆ ئەوەی کە تاکو ئێستا لەگەڵ ماموو سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکتر بەخواتان دەست پێ.